لە بەرنامەی دەربڕینەوە سڵاوتان لێبێ لەم بەرنامەیەدا تیشک دەخەینە سەر باردۆخی کوشتتوکاڵ لە سنووری قەزای بەردەڕەش بەشێک لە جوتیاران گلەی ئەوە دەکەن حکوومەت وەکو پێویست یارمەتیان نادا ئێمەش بە پێویستمان زانی سەردانی گوندی گیربەدە و بکەین لە گلێ و گازدەکانی جوتیار بکۆڵینەوە ئایا خۆ لە ئێستا پێویستیان بە چ شتێکە لەگەڵمان بن. والله قولوا غازنده ما تشي اما فلاحين ئەو ساڵەوە دو سێ ساڵە گەنمی دەچێنین گەنمی تەسمیل دەکەین تەسمیلی سایلۆی دەکەین 2014 و 15 و ئەوە 16 هاتە سەرێ حکوومەت هیچ پارەمان ناداتێ و بەبێ پارەیە ئەمەش فەلاحین شێمیای دەکڕین بە قەردە و تەرەکتەر و دەڕاستەیە و مەسرەفێکی زۆرە و یعنی ئەگەر وا لێ هات وە بزانم ئەو ساڵێ بێتەوە ئەگەر پارەی نەدەن عالم گەنم و چتی ناچێنێتن وەڵا گەنمم چاندە بوو ئەرحانش برنجمان چاندیە و خەیارمان چاندیە تەماتە بوو بەنویمان دایتە فەلاحان فەلاح فەقیردێن ئێستا تەماتەمان بەنویدا بوو تەماتە زۆر باش بوو زۆر باش بوو بەس ئەوەیە چ پارە ناکاتن و بەلاش باوەڕ بکە فەلاح فەقیر قڕ بەسەر نەگەیشتەوە حەقی خۆیت بەس تەعابەکەی نەگەیشتە تەعابێ خۆی بەس ماندووبوونەکەشی زەرە یعنی لەوەنگۆ کردووە ئێستا بێن دەست بە زیراحەتەوە بکەن دەست بە کوشتتوکاڵکردنەوە بە خودای کوشتتوکاڵەکە چییە ئەمە مەجبورین فەلاحین خەڵکی گوندەکانی مەجبورین ئەو عەردانەمان هەیە مەجبورین فەلاحەتیەکەی بکەین فەلاحەتیەکەشەوە 3 ساڵە دەکەین هیچ واردمان نییە پارەمان ناداتێ حکوومەت مەجبورین هەندە لێرەوە خلاص تحملمان نەما و هەموو بەبن قەردان کەفتینە فەلاح وەکو جوتیارێک پەیامت چییە؟ وەڵا ئەوەیە پەیام ئەوەیە لۆ حکوومەتی پارەکەمان بداتێ پارەی جوتیاران گەنمی ئەوە 3 ساڵە پارەیە نەدایتەمە هەر بە قەس دەڵێن ئەو ئوسبوعی ئەو مانگەی یعنی خەڵکیان ئەوە لەسەر وەکە ڕادەکێشن و هیچ پارەش نییە و درۆیە بەڕاستی هیچ احتیمام بە کەرتی زراعی نەدرایە لە کوردستان ینی هەر یەکجاری ئەحمال کرایە لە دەوڵەتی پێشکەوتویانی زۆربەی وڵاتانی پێشکەوتوو بودجەکان لەوانەیە 80% بەس لەسەر کەرتی زراعی بێ بەڵام لە کوردستان بەڕاستی هیچ احتیمام بە کەرتی زراعی نەدرایەوە چەند ساڵە جۆتیارەکان گەنم و جۆ شتانە تەسمیلی سایلۆی دەکەن بەڕاستی ئەویش بێ پارەیانێ ساڵێک و 2-3 ناچار دەبنیانی کەرتی زراعی هەبێکجاری پەچی بکەویتن پێویستیمان بەوەیە کە حکوومەت دامەشی باش لۆ فەلاحی بکە لە ڕووی کیمیایی دابین بکاتن سەماد لە هەموو ڕۆکان بەڵێ کیمیایی زۆر گرانە وەڵا گرانە ینی بەڕاستی تەنی لەوانەیە 600 هەتا مەلیۆنەکێ نەوعێ باش هیچ دامنێ چەند ساڵی ڕابردوو لەوانەیە جاربەجار حکوومەت چەند یعنی هاوکاریی کەمی دەکرد بەڵامەوە چەند ساڵێکە ئەو 1-2 ساڵە لەبەر قەیرانی ئابووری ئەویش نەمایە ئەوە خوێندکارێکی زانکۆیە دەڵێ بەهۆی دانەمەزراندنمانەوە ناچارین دووبارە دەست بکەینە زیراعەتەوە بڵێ چی وای لە تۆ کردووە دووبارە دەست بکەیتە بگەڕیتەوە سەر ئەو پیشە و باب و باپیرانەی کە کەرتی کوشتتوکاڵ بوو بەخێر بێن بەخێر پێشەکی بخێن سەر چاوان وەڵای من دەرچووی زانکۆم ئەوە 2-3 ساڵە تەواو کردووە دامەزراندن نییە خۆتان دەزانن لەبەر قەیرانی دارایی و شتانە دامەزراندن هەر نەماوە ئەوێ دیش مەجبورین بینە سەر پیشەی با و باپیران ما فەلاحەتی ئەویش هەر ئەویش دەکەین هەویش شۆلەکە فاشلە و بێپارەیە ئیشەتان دەیکەین لەبەرێتی ئەمە ئێمە ئەوێ سەرەکی ئەمە دەیچێنین گەنمە گەنمیش ئەویش ئەوە 3 ساڵە پارە نەدرایە و هەر بە قەرد کێمیای بینە و دەرمانی دێدە و ئەوێدی بکە و دەڕاستە و تەرەکتەرە و هەر هەمووی بە قەرد یارمەتیتان نادا وەڵاوە 3 ساڵە لە 2011 تقریبان هەر چەند زەویەکی زۆر هەبایە حکوومەت تقریبان 3 فەردە کێمیا و 3 فەردە گەنم ئەوانەی دەدا دەرمان و بەس ئێستا ئەویش هەر نەمایە هەر تۆ دەپرسم ڕۆژێک بەرپرسێک هاتووتە سەردانی زەوی جۆتیارێکی کردبێ ناوەڵە کەس نهاتووە زیرە کشتتوکاڵ ئەوە چەندەکە ئاگامان لێ لە لای گەرمیان و ئەو لای زۆر سەردان دەکاتن بە زۆر لای من نەهاتیە ئەی بەرپرسانی بەردەڕەش کەسیان ناوەڵە کەسیان ناتون ناوەڵە
کشتتوکاڵ لە زۆربەی وڵاتانی دنیا سەرچاوی دووەمی داهاتە بەڵام جوتیاران دەڵێن لە کوردستان نەکو سەرچاوی دووەمی داهاتە بەڵکو هەر باسیشی لێ ناکرێ ئەوی لە تەنیشتمەوە ڕاوەستاوە پێشمەرگەکە دەڵێ من کاتێک لە بەرەی جەنگ دەگەڕێمەوە سەردانی زەویزارەکەی خۆم دەکەم و دەست بە خایەر چاندنەکانی خۆم دەکەم دەمانەوێ زیاتر لی بپرسین چی وای لە تۆ کردووە کاتێک لە بەرەکانی جەنگ دەگەڕێیتەوە دەست بکەیتەوە بە کشتتوکاڵکردن سەرەتا بە خێرات نادەکەم بەڕاستی کە بە خۆ زانی پێشمەرگە وەزعی ستۆیە 4 بە هەفتە و 10 بە دەیە و کە تینەوە معاشەکەمە تێرامان ناکاتن زۆر تاخیر دەبێتە تا تێتم ئاسل دەوی مەجبوری شۆلەی دیکە بکەین ئەو شۆلەش هەستان بە ئەو ساڵەکە هەستان خیارمان چاند خیارمان چاند ئەلحەمدولیلا ئەنکات جوانە بەس هەندێک جا دەرمانی دەوێتن چێمیای دەوێتن ئێستا گو خەیارتان چاندووە ئایا ئەو خەیارە بازاڕێکی باشی هەیە لە بازارەکان بەڵێ ئێستا تقریبان باشە چونکە زوو چاندمان ئەگەر چەند تاخیر بچێنی ئەوە هەیە ئێستا سایتوان ئەوەندە کچکۆکەی زۆر کچکەیە پارەی ناکاتن هەتا دەگاتە ساردی باران لێدا شەختە لێ داتن زەرەری تۆمان کڕێ بەقارد چێمیە دەکردین بەقەر دەرمان دەکەین بەقارد ئێستا زۆربەی خەیار و تەماتە و لە دەرەوە هاوردەی هەرێمەوە دەکرێت ئایا خەیارەکانی گۆش توانیتی بازارێکی بۆم شێوە بخۆ پێیەکە بەڵێ بازارێکی باش پەیدا دەکات بەڵام خەیار بیانی تێت ئیرانی دێتن سووری تێت نازانێت چێت بازارەکەی گوی نەهێشتووە هێشتی بە زۆر کەم هێشتی ینی خەیار چێلۆی بە 250 دیاریە بە جملە دەفرۆشین بەس ئێستا ئێوە خەیارتان چاندووە چی دیکەتان چاندووە خەیارمان چاندیە کودیمان چاندیە تەرۆزیمان چاندیە بەس کودیەکەمان ساقت بوو وەڵی مشک خواردی مشک تۆەکەی خوارد پێویستە حکوومەت چی یارمەتیتاندا پێویستان بە شتێکە ئایا لە ڕووی ئایلێتەوە لە ڕووی دابینکردین پێینەوە لە ڕووی گازەوە چیتان بۆ کراوە بۆتان دابین کراوە وەڵی پێین خۆت زانی وەختەی پێمان ناوی هەنجی دەماندنێ ئەوش نسبەتی زۆر کەمان دەدەنێ دوو فەردەمان دەنێ لە یەک تەغار عرد بەشتان ناکە ناوەڵە بەش ناکە یەک تەغار بەش دەکە یەک فەردە بەش تێ دەکات یەک فەردە تۆ جوتیاری ئەمن جوتیارم بەس پرسیار لە خۆت بکە بڵێ جوتیا تێرە دەکات چیتان دەوێت ئێستا تۆ لە ڕێگەی ماچی کەناڵی بادینانساتۆ دەتەوێت چی بگەینێ پەیامت چیە پێیان بۆ حکوومەتی هەرێمەوەیە بۆ وەزیری کوشتتوکاڵ ئاورێک لە جوتیارانە بداتەوەکەوە بۆ دەردەسەریە ئەو خەیاری دەکاتن دوایێ دەرمای دەوێتن پێشرەتێتن کرم لێ دەدا ئەویش چاوەڕمان لێ نادەنەوە و تا ئەومان ناکەنەوە واللهی بەنسبەت حکوومەت چه هاوکاریە مەی نەکردیە بە هیچ شێوەیەک هەر ئەوی پێویستی بی ینی هیچ شتێکی نەدایتەمە نە کێمیایەک نە دەرمانێک نە حەبێ مشکان ئەو ساڵێکە خۆتان دەزانن مشک هەندی بڵێ زۆر بوو یعنی جێگەی ئەمە جێگەی 5-6 زۆنممان هەبوو احتیمالە 20 قۆدی حەبی مشکمان لێدایە ئێوە پێویستان بە چ شتێکە یعنی حکوومەت چیتان لۆ بکات لۆ دابین ئەمە پێویستیمان بە هەموو شتەکە وەکو چی وەکو گەنم وەکو چێمیە وەکو حەبی مشکان وەکو دەرمانات ئەو خەیارمان کردیە قۆدی خەیاریمان تۆ قۆدی تۆ خەیارمان کردیە تۆیەکەی پێی دەڵێن غەزیر لە بە نەقدی بە سارەی نەقدی بە 32,000 بە قەر دەماندنێ بە 40,000 دینار ئێستا بازاری باشە و خەیار ئێستا باشە خەیار ئێستا چاندوتانە لێ زەرەر ناکەن ئیشەڵا نیەتمان هەیە لێ زەرەر نەکەین خواگە ئەوها لەسا ئەو وەزعی بمنێت ئیشەڵا زەرەر ناکەین چون خەیارمانیش نەفرۆشتی هێشتا بەس پادزانین سوچێ خەیاری ئێستا حالیان پچەک هەستایتەوە بوارێک کردمان خەسار بین یعنی شیسەی خەیاریمان دەدا شیسا 20 شۆلۆی تێدا بوو دەمان بردە بازار لە ئاخری لە بەردەڕەش لە دهۆک دەمان فرۆش بە 2000 بە 3000 دینار بەس ئێستا نا ئێستاوانی ئێستا تقریبان کیلۆی 500 دیناری دەکا بەس ئێستامان نەمان فرۆشتیە بەس خەیارەکەمان ئینشاڵا لەو سێ ڕۆژی دەگات تو گەنمت چاندووە گەنم و جۆ چاندبوو ئەمساڵ بەڵێ گەنمشم چاندبوو جۆشم چاندبوو پارەکە دووەلگرتووە پارەکە ناوەڵا نێ ئەو ساڵ و نێ پارمان وەل نەگرتووە ئەمن پارەی 2 ساڵ لای حکوومەتە 15 و 16 یە 15 یەک سیارە لە پێشم مایە وەلم نەگرتی ئێرەش دەڵێن علەساس بدەن لەو چەندەی کە بدەنیش نیو معاشی نیو پارەکەی دەن پێ دوایە
حکوومەت کەم تەرخەمە لەم شتەی زۆر تەرخەمە زۆر نەکەم تو وەکو جۆتیارێک چی بکرێ باشە لە ئێستادا چی بڵێ پامت چیە والله پەیامم ئەوەیە گازمان بدەنێ لە بۆ تەرەنتەرەکاندا تەرەنتەرەکان ئاردەکان باشوە ئەوجە بە سکەی داژوە بە هاروی داژوە بە سێر و بەزارەدەی هاژوات ئەوە یەکەمین چشت گازە یە دوانم گەنممان بدەنێ کێمیامان بدەنێ ئێستا تەنی کێمیا ئێستا حالیان هەرزانە بەس کاکە کە پارە نەبیتن ئەتو ئازەکەی بە 100,000 بیتن پێت نادەکردن ئێستامە پارەمان هەمووی لە سایلۆ لە حکوومەتە دوچت هەیە چ چاندووە حیوانم هەیە و فەلاحەتی دەکەم و ئێش لە ناو حیوانم زۆرە و ئێشی چی لە ناو حیوانی ئیشەکە وەڵا تووشی نخۆشی دەبی نەخۆشی چ وەکو چی نەخۆشی وەکو نزانمەکە بزانمە من دختۆر لێ دەکەم ڕووماڵەتەکان لە ناو دەچن ڕووماڵاتەکە زۆر دامریتن بە ئێشەی دامری و دەفەوتێ و حیلازی دەرمان نییە لێرە تو چارەسەریان بۆ بکەیت وەڵی هندێک دەرمانی من بینم چارەسەریان بۆی کەم چێ نابن دەرمانەکان گرانن؟ ئەری وەڵای گرانن لە بوومە پێی پارە نەبوونێ زۆر گران دەرمان معلومە بۆ حکوومەت یارمەتیەوەدانن نەداوە بۆ دابینکردنی دەرمانەکان ناوەڵاژەڵەکانتان ناوەڵا حکوومەت چه دابینکردی نەدا ئەی لەباری کوشت و کاڵەوە چی چاند بوو ئەو ساڵ وەڵە لە باری کشت و کاڵەوە تەماتەبی و خەیاروی ئەو تشتانە بوویش پارەی نەکرد و پارەی نەکرد تووشش زەرەر بوون لە بە چ پارەکەی نەکرد لە پارە نییە حالم ناخرێت چلی کەشکە نەیبیتن پارە ئەکە من پارەم نەبی چاوەت خەیار بکڕم هەر ئەوها وڵا ڕەوشی کشتتوکال بەو شێوەیە کە بە خۆتان دەیبینن بە خۆتان دەزانن کشتتوکالمان کردووە و دەبینین زۆر نەهامەتی هەیە لە بۆ کشتتوکاڵی و چەند هەیە مەسەرەن مەهامەتێکان وەکو مشکە دەبینین هەروەها میکرۆباتی دیکەیە ئەوە یەکێکە لە زۆرترین هاماتی لەسەردا وڵا حکوومەتی یارمەتی نەدای حکوومەت ئەگەر بیەوێ ئێستا من خەریجم ئەگەر بیوێ کێشە لە بۆ ئەو گەنجانە کێشە ئەو گەنجانە چارەسەر کە پێویستە هاریکاربی لەگە گەنجانە ئێستا دەبینی ئەو گەنجانە مەسەلەن گەنجێکی وەکو من کە چەند ساڵە خوێندێتی ناچارە پەنا ببێتە بەر سێکتەری کشتتوکاڵ حکوومەتش ئەگە هاریکاربی ئەوەیەکە کە لە ئەرکەکانی پێشکەوتنی وڵات ئێستا چەند سێکتەرێک هەیە یەک لەوانە کشتتوکاڵە سناعەیە سێکتەری دیکەیە نەوتە بەمان پشمە نەفتنەوە بەستین کاکە چەند وڵات هەیە هەنەفتیانە لەمە لە پێشترن زۆریش ئێمە هەوڵ بدەین ئێستا ئەگەر ئەمە داوای مەسەلەن گریمان داوای دەوڵەت بوونەکەین ئەگەر سێکتەری کشتتوکاڵ باش نەبی ئەو وڵاتانە هەر سنوورمان لێ بگرن لۆ خەیار و تەماتەی دەبرین ئەمە وایانە ئێستا جامە بەسم ئەوەیە حکوومەت هاریکار نەبووە چه هاریکار بووە ئێستا کەینە حکوومەت لێژنەیەکی تایبەتی هینایتە ناو ئەو برێم ئەو خەیار و ئەو برنج و ئەو تەماتەوانە کەنگی لێژنەیەکی تایبەت هاتیە بزانێت چیت نەخۆشیێکی هەیە چارەسەری چێ چ دەرمان پێویستە لە دەرەوە ببین لە ناوی وڵات هەیە لە چێندە هەیە برای بەڕێزم خاچی کوردستان خاکەکی بەپیتە دەبینین کە شەواکە جێژیرە هەر شتێک یعنی ئێستا ئەگە گریمان خەیار لەو وڵاتی مە دەڕوێتن شفتیە برنجە برێم هاتە هەر شتێکی پتاتای هەر شتێک وڵاتی وڵاتش دەوڵەمەندە ئێستا پێویستە داهاتی یەکەمی وڵات کشتتوکاڵ باە ئەمن کە گەنجێکم خەریجم ئەمن چاوم لەوە نەبە کە حکومەت تعینم کەیان تعینم نەکە پێویستە ئەمن بەخۆ حکومەت پلانی هەبایە پلانێکی ئەو هەیە بە هەر گەنجێک ئەگەر خەریج بێ حەزی لێ بیکارێکی دیکە بکە خەڵکی لادێ ئەوانە بیت بابێتن پرۆژێکی دەمە بەردەست کاکە پرۆژێکی قەرزی بچووک ئەدەمە بەردەستی و باپی لەو پرۆژە ئیش بکە گرنگ ئەوە نیە ئەمە هەموو کەسێک ینی داهاتی برێتە عینبی ئەوجا پارەکەی وەرگیت و پێی بژیتن ئەوە بە وڵات با دەستی خۆمان بژین مەسەلەن کشتتوکاڵی پێش بخین وڵاتەکەمان دەوڵەمەندەبی خۆشگوزەرانی ناو ملات دروستەبی ئێمە چامان لە دەوڵەتان نابی دەخوا تاکەی سنوور بکرێتەوە ئەوە هەرزانبی ئەو گرانبی بەرپرسانی ئیداری جێتان لەم گەنجە بوو هیچ کۆمنتێکم نییە سلااو لێ بێ مامە باسی کشتتوکاڵ بامەوە بکە لە ئێستادا لە لای ئێوە وەڵە باسی کشتتوکاڵ تەماتەمان کردیە باینجانمان کردیە تەماتەمان وا خلاص بوو بەخوای حەقێ مەسرفی خۆی دەرنەهینایە بەچ ناچیتن و بەچ ناچیت وەڵا علاجێ باینجانی بە هەزاری و 1500 دیناری دەفرۆشی بەرهەمی دەرەوە هاوردە دەکرێت بەرهەمی دەرێت دێتن و ئێمە پارەی ناکەت چی دیکەش چاندووە لە ئێستادا بە خودێ تەماتە و باینجانە و فەلاعاتیش گەنممان کردە و پارەکە گەنم تەسمیل کردی هاتە ئەلانەکە پارە مەر نەگرتیە
حکوومەت چەند یارمەتی دەرە بۆ ئێوە چەند پاڵپشتی ئێوە جۆتیارانی کردووە لە ئێستادا وەڵا چی نەکردیە هیچی نەکردووە چەند ساڵات فەردە کیمیایی دەدا دو فەردە گەنمەکی دەدا ئەو ساڵ ئەوشی نەدایە بەخوای ناوەلا تێرای چ ناکاتن ئەو ساڵەکە تەنێ گەرمی فرۆشیە بە 230,000 تەسمی لە حکوومەتێم نەکە گوتم بلا بچیت ما پارەی ناداتن و قەردار بین وەڵام بەس پارەکە تەسمیلم کرد نەخۆی 3 ساڵان نەدرایە 3 ساڵ لای بەڵێ 3 ساڵانە لای حکوومەتی ئەمن بەس پارەکە تەسمیلم کردیە نەمدا بەزی عالمێ 3 ساڵان وەری لە تۆ نەکردو تۆزێک سار ببی لەسەر زیرعەتەکەی خۆتەوە لەسەر پیشەکەی خۆتەوە بەرێ وەڵا فەلاعەتی لەبەر دلێ مرکەفتیە مەسرەفی گرانە تەنەی شیمیایی بە مەلیۆنەشەیە و بە 700 و بە 800 و دەڕاستەیە و مشک گەلک بە مشتی مادی دەبین و زراعەتەکە شتێتە ناوێ ئەویش پارەی ناکاتن هەردەکانتان چۆنە هەردەکە لە ڕووی زیراعەوە باشە خاکەکەی بەدپیتە باشە بەڵێ چای بینیە حکوومەت چیتان بۆ بکات چ پێداویستیشیان بۆ دابین بکە بتوانن زیاتر سوودی بگەێنێ وەڵا پێویستی کیمیامان بداتێ ئەمێ فەلاعی بکاتێ لە هەموو شتێکی باشە بەس هاوکاری فەلاعی ناکات پێشەکی ئەمە وەک فەلاحەکان هیچ یارمەتێکمان ناکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە ئەو ئاردای ئیجار دەکەین یعنی ئەو ئاردای ئیجار دەکەین بە دوو دافتەری تقریبان دو دافتەر و نی یعنی نە یارمەتی کیمیاییمان دەدەن نە یارمەتی دەرمان دەدەن بە خودای سەحەت یعنی سەحەت دوو نیڕۆین تێنەنە و شینایی کەس تەحملی شینایی یعنی تەحمل ناکە بەڕاستی بەڵێ پێویستان بە چیە لە ئێستادا بە خودای پێویستمان بە یعنی ئێستا یعنی بەسە تۆ شینایی نەما وەختێ مانگە هەفت یعنی مانگە 6 و 8 یعنی حکوومەتی هەرێم یارمەتیمان بدە یعنی پێشەکی بۆ یعنی لەو سنۆرانە یعنی تەماتەی ڕاگرن تەماتە نێت بەڕاستی یعنی تەماتەی لەمە زیادرەش بە ڕاستی چیوا لە تۆ کردووە ئێستا بەرەو دووبارە بەرەو کاری کوشت و کاڵی بیتەوە پێشەچی بە خێر بێن بە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەین ئێستا بەنسبەت تەماتە ئێستا وەزیری کشت و کاڵ تازە قرارێکی دەربڕیەوە لە بۆ تەماتەی هاوردە نەکرێت بەس ئێستا هیچ ئیسیفادەی مەنادە ئێستا کە تەماتە بەرامەکەمان خلاص تازە و قرارەیدا دەبا لە سەرەتای مۆسمەوە قرارەی بداوە بەڵێ ئێستا بازار نییە مەگەرەگەر تۆ قەراری نەداوە خراپە نەخیراوە لەمە بەرهەمەکەمان نمایە ئێستا چیاتو بەرهەمەکە خلاص مۆسمەکە خلاص هەتا ساڵەشتی چی تریشتان چاندووە لە ئێستا جگە لە تەماتەی وڵات تەماتە هەر بەخۆی کودیە خەیارە جێسکە بانجانە بامیە و شتانە ئەوانەش داهاتێکی باشە داهاتێکی سەرەکیە بەڵێ حکوومەت یارمەتیتانی داوە لە ڕووی دابینکردنەوە پێداویستیەکان نەخێر ناوەڵە هیچ شتێک دابین نەکراوە پێویستان بە چیە ئەنکە وەکو گەنجێک پێویستان بە چیە یانی وەڵا بەنسبەت دەرمان سەم کیمیاوی گاز بۆ بیرەکان بەخۆ هەمووتان دەکڕن ئەو شتانە هەر هەمووان بەخۆ دەکرد مصرفی ما اوصل بس او سالکە و بنزینە نادری لۆ وڵاهی تەماتەکە بچنە چووە لە بەرچنە چێ چێ بۆ هەرزان بووە بەرامەکەی خراپ بووە ئەوە خۆی 500 دینارە بی ئەوسەلە ئەمەلا و بنزینژێک برێ 500 دینار 1000 دینار هاتە سە سندێقی هەتە بەس تەماتەکەمان تێ کردیە دوو هنگێمە برسوویکە مێ فرۆت و جوتیوان 3500 دینارانی تەماتەکە پڕ ئەوە 750 کیلۆمەگرتیەوە پڕ ئەوەی یعنی هەر لەسەر زەرەر دەڕۆ ئەنی برێ ئەمە ئیشمان کردیە لۆ خەلکێکی لە بازاری بدەنیە خەلکی بگەڕێنەوە ئەو هەندە ئابات بە قورئان سێ دەغارە ئەردمان تەماتە ئەڵان لێرە زەرەکە پارەکەی مەسافمان کردە نیوە نەهاتیەوە نیوە هی مەسرەفەکەمان کردە نیوە نەهاتیەوە ئەوجا داوامان لە حکوومەتە جکێ تایبەتی معمەلی ئەو سەڵانە دروست بکات
ئەو سنانانژ بگریتن بەرهەمەی خەلکی نەهێتە نەومە ئێمە بەشێمە هەیە زیاترەژی بە قورئان ئاکرێ و بەردەڕەش هەموو ئەوهن تەماتێ خۆم بڕبە بەشی دەکرد زیاترژی تێگەی سێ تەغارە تەماتەم هەبوو ڕۆژێ هەش بارە تەماتەم دەبرا ئاکرێ سەلای 750 لۆمە داهاتەوە ئەو سەلای ئەنی چلۆمە دێتەوە ئەنی هیچ ئەوەیشی یەکەم کەناڵە تێتەکەن ئەمن تێگەی بەڵێ ئەم هاوڵاتیە دەڵێ ئەم جۆتیارەیە دەڵێ من بەرهەمم چاندووە بەرهەمەکەی من تەنها بەس ماندووبوون بووە یعنی هیچ داهاتێک نەبووە حکوومەت لە ڕووی دابینکردنەوە پێداویستەکانی کشتتوکاڵ هیچی بۆ من نەکردووە تەنانەت کڕینی ئەم سەلەیە کە تەماتەی تێدەکرێت لە ئەستۆی خۆم بووە دەڵێن تو سارەکەی خۆت فرۆشتیە لە زیراحەتداوە لە مەسرەفەکانی کشتتوکاڵت پێدابین کردووە وایە؟ بەێ سارە مەرجێ 2010 فرۆشتە بە دێرمدا 2010 لە سە دێرێژە ئەڵان هێشتای قەردارم لە قەرداری ئەو ئەردەیمە قەرداری دەرماناتمە قەرداری سندیقیمە قەرداری کەیمەمە قەرداری کرێ سواری من لۆم دەرناوەتی باشە دەمەوێت پرسیار لە تۆ بکەم ڕۆژێک بەرپرسێکی کشتتوکاڵ هاتی توێ سەردانی ئێوەی کردووە هیچ کەسێک ناوەتی ئەوەل کەنارە بێتە ناومە سوالمان پێ بکات لە ڕووی ڕاگەیاندن و ئەی لە ڕووی بەپرسانی ئیداری وی ئەم قەزایەوە کە سەردانی نەکردووە هیچ کەسێک سەر لە تۆ بپرسی پێویستت بە چیە چیت بۆ دابین بکەین هیچ کەسمان نەدیتە هەر دەچین ئەو دەرمانی دەکەڕیندنین دەڕەشینی هەر ڕەشاندنێکی ئەو شیناسێتە غارەی تقریبا لە ملیۆنێکی مەسرفە هەر لە جەمعای لۆ جەمعای دەبی بڕەشینی ئیسفادەی تەماتەکە هیچ قوسیری نییە لە بەری و لە فایدەی هیچ قوسیری نییە بەس لەو ئەوانە لەو دەرگاوانە دەکرێنەوە تەماتی ئیرانێ دێت یە ترکی دێت ئیشێمە دەبیتە پشە لەو ڕاستیامە ئەوە ڕادەواستی زۆربەی جۆتیارانی ئەم دەڤەرەیە گانزدە لەوە دەکەن هیچ بەرپرسێک نهاتوتە ناویان یعنی تەنانەت لێشیان نەپرسیوە پێویستی بە شتێکە سڵاوت لێبەی مەمە ئەوە چ لەکنووە ئەوە چ تیناوە بەرهەمی ئەم جارێت تەماتە و فلفلە باشم تەماتە و فلفلەکانی ئەم جارە وڵی باشە بەس پارەی ناکەت پارەی ناکە ئارێوە پارەی ناکە فەلا خەسارە و مەسرفی خۆی دەرنیناتە ئەلعانەکە بەڵێ تۆ وەکو خوێندکارێک چی وای لە تۆ کردووە دەست بە کشتتوکاڵکردن بکەیت و بیتە ناو کشتتوکاڵەوە پێشەکی خێراتنی کەناڵی بادینسا دەکەم و دەڤەری بەردەڕەش بەخوا من وەک تەلەبەیەک هیچ فایدەیەک من لە خوێندن نابینم هەر نوکێوە یعنی سەفۆ شەشێ ئەس تەواژی بکەم بووم چ فایدە تێرۆنیە یعنی نێزیکی 6,000 تەلەبەی سەفۆ شەشێ تەوا کرێ دانەمەزراون تەعین نەبوونە ئێوەش ناچارون کەوا بێن دووبارە دەست بکەنە پیشەی بابوو پاپیرانەوە ئەرێ خودێ ئەهنەژی چیش هەر بەس لو خواردنی ئیسفادەمان تێرانی هیچ ئیسفادەمان تێرانە ها بەڕێوەبردننی ژیانە لە ئێستادا کشتتوکاڵەکە دەیکەن بەێ ینی هیچ داهاتێکی ناتوان ئەمە لۆ زستانی زستانیش هیچ داهاتێک نابینەوە سیارەمان دەفرۆشین ئەوە هەموو یعنی کشتتوکاڵەکەەکانی ئێوەش هەر بە قەرزە ئەرێوەڵ پێشمەرگە جگە لە ئەرکەکانی بەرگریکردنی لە وڵات پێشمەرگە لەو دەڤەرە کشتتوکاڵی دەکا خەریکی چاندنە خەریکی چاندنی تەماتە و خەیار و کاری کشتتوکاڵکردنە تۆ وەکو پێشمەرگەیەک چی وای لە تۆ کردووە ئێستا بێ دووبارە دەست بکەیتەوە کاری کشتتوکاڵەوە وەڵام وەکو پێشمەرگەک نەڕاتب هەیە ڕاتە 500 تاگەرە وەردەگرم یعنی سێمان چارمان ئەو ڕاتەوەکی وەردەگرم هەکەر ئیشێکی نەکەم نازانم ئەمەڵاتی ژۆ تشتەنەش بکەم لازمە کشتتوکاڵەکەش باشە ئێستا کشتتوکاڵەکە عیبی نییە بەس پارەی ناکەت پارەی ناکە لۆ
وڵا بەس بە بنزین و بە ساڵ دەدەم و ڕاست دێم حکوومەت یارمەتیتاندانە لۆیە پارەی ناکە حکومەت یارمەتی چ دەدات وڵا حکومەت بەستاندا یارمەتی دەدات نەچ دەکەت وەختێ لە مانگی حاوت ڕستقمان دەگێتێ بەنزخانەکان 10 ڕۆژ 15 ڕۆژ قەپات دەکەن درێن بۆتە حەزمەیە نازدەنم چیا و بەنزەکەی قەتح دەکەت 15 ڕۆژێکیش ڕادەوەستین لە بەهەزمەکەی هەتا تەماتەکە حەڵ دەبێتەوە خراپ دەوێزە ڕاست بەنزینەکە لۆ خۆی دێت تەواو دەبێتەوە بەس خۆشتان لێ دەکەم من هەرچەندە خۆم جۆتیارنی بەلامە کوڕە جۆتیارێک کە لە ئێستاشدا باوکمان لە دێ جۆتیاریەکەن جۆتیاری لە کوردستان یعنی هیچ تیوای بۆ نەکراوەگە سەیر بێت و سەیری وڵاتانی جیهانی وڵات دراوسەیەکان بکەین بۆ نمونە سەیری وڵاتی ئێران بکەین چەندین ساڵ ئابلوقەی هەناردەکردنی نەوتی لەسەر بوو لە ڕووی پیتەبێدان بە کەرتی کەشت و کاڵ کە دەیتوانی بەرهەمێکی زۆر وەبەرهەم بێنێت و هەناردەی دەرەوە بکرێتن ئابووری وڵاتەکەی ڕاگررت بوو بۆ نمونە کوردستان لە ئێستا دەمە قسەش بکەین یعنی لە سەرەتای ساڵانی نەوەتەکان دەبووە پیتێکی زۆر بە زراعە و بە کشتتوکال بدرابایە بۆیە لە ئێستادا دەیتوانی و بەرهێنانێکی باش بکاتن بۆ هەناردەکردنیەوە حکوومەت زۆر جار وەکو هاوکاری بۆ جوتیاران با بڵێن لە زراعات بانگشتی جوتیارەکان دەکات دەڵێن وەرن کێمیا هاتووە یانگەنم هاتووە من خۆم وەکو گاڵتەیەگەی بینم ینی کابرایە کەمترین عەردی هەبێتن 1 تەقار عەردی هەیە دەڵێن وەرە 2 فەردەگەنمت بوواتوە یان 2 فەردەکەمی هاتووە کە بەشی یەک بە ئەوەش وەزن عەردیش ناکاتن ئەگە یارمەتیانش دابێتن دەکرێت بڵێم وەکو گازدەیەک هاوکاری هەندێک ئەشخاص درراوە ینی بۆ هەموو جۆتیارێک نەکرەوە بەگشتی جیاوازیش دەکرێت لە ملوێنە جیاوازی دەکرێتەوە هیچ جنکاری تێ ناکرێتن یعنی هەیە لۆی هەیە و هێش بۆی ناکرێتن لە مێژووی عێراق لە مێژووی عێراق سنووری گۆرانەتی با بڵێم دەشتی ناوکوڕ پێی دەڵێن زۆر بەناوبانگە لە ڕووی فەلاحەتیەوە پێشان لە ساڵی هەشتایەکان بەرهەمی ئەو سنوورەی ئێمە ئەو دەڤەری ئێمە لە هەموو عێراق گوڕی دەخوارد و خەڵک سوودی لێ دەبینی بە نرخێکی باشیش دەهاتە فرۆشتن لە منتەقەی کەلەکچی ناوکۆڕ یەکەم منتەقە بوو بۆ بەرهێنانی تەماتە و خەیار و بامیە و باینجان و ئەوە بازارێکی زۆر گەورەی هەبوو لە جنوب دەهاتن لە بەغدا لە بەسرا ئێستا ئەو بەرهەمە ئێستا گرنگی پێ نادرێ حکوومەت گرنگی دەگەڕێتەوە بۆ حکوومەت هاروکاری فەلاح ناکات ئەمن خۆم لەیەک لەو فەلا پێویستی بەچی یارمەتیەکە تاکو یارمەتی بدرێت ئەمە با بگەڕێنەوە سەر مێژووی منتەقەکەی ئێمە لێرە ئەوە پێش چەند ساڵە هەر ئەو زیراعەیە هەبوو مدیریەی زیراعە بەڕێوبەرایەتی کشت و کاڵ ئەو بەڕێبەرایەتیە زۆر هاریکاری خەڵکی دەکرد فەلاحەکان ئێستا ئەو هاریکاریە نمایە تەرەنگتەریان دەدا تەرەنگتەر بە سعرێکی باشیان دەدا پیکەبی هەشتا خەڵک بەبیری دێ وەنیە گازیان دەدا بە سعرێکی گونجاو بیریان بۆ خەڵک لێرەدا نەک متر بەوەندە دۆلارە و بەوەندە پارەیە دامێکی کولی هەبوو کارەبایان بۆ خەڵک ڕادێکێشا بۆ سەرزەویەکانیان ئێستا هەندێک کاریکاری نییە من لە منتەقەی ئەمە منتەقەیەکی فرەوانە یەکەم منتەقەیە لە کوردستان ئەمن لە سەفی پێنجەی سەرەتایی خوێندیتمەوە منتەقەی ئێمە بەڵام لە خوێندنەکەی من بە عەرەبی بوو دەیوێت يعني مناطق عشائر 7 مناطق غنية بزراعة لا يحتاج إلى مياه يعني إلى مياه قليلة من الأمطار أمام بيشمان بآويك زورنية بلام إستا حمو دنيا بيش كوتوا من هالليرة وحكمة الدنيا دكموا هنديك هاريكاريك با بنجالة صدبي هاريكاري جوتيارا كان بكا أمن يشك لو أشخاصانا دم بجوتياري كي مظن والله نسبة كشتكال وزارتي كشتكال حكومة برانبر وزارتي كشتكال كم ترخمة زور براني فلاح زور غدريان لكراوة براستي
برای فەلاح هیچ ئیشێشینە لە غێری فەلاحەتی کە تۆ ئێستا فەلاحەتی پشتگوێ خراایە حکوومەت یاریمی کوردستان دەبێت پیلانێکی هەبی بۆ ئەم شتەیە ناکرێتم تۆ فەلاح پشتگوێ بخەی و ئێستا ژیانی فەلاح لەسەر فەلاحەتیە کاکە چی بکە هیچ نییە هیچ شتێک نییە. بڵێ پێ دوایە پشتگوێ خستنی جۆتیارانەوە کارێکی خراپە زۆر خراپە ئارە وڵا کامە ئەوی شتەکەی خۆمانی بێتن کار لە دەروی وڵات بێتن مە باش شتەکە لە خۆمان استیفادە بێت لۆ لە دەروی وڵات بێتن. حکوومەتی یارمەتیشی فەلاح نادا لە ئێستادا؟ ناوەڵا ناوەڵا حکوومەت هیچ کاتێک لەگە فەلاح نەبوو یارمەتی فەلاحیشی نەداوە هیوادارن بە چ شتێکە ینی فەلاح پێویستی بە شتێکە حکوومەت بۆی دابین بکە چی شتێکی دەوێت فەلاح دەبێ یارمەتی بدێ کاکە فەلاح دەبێ یارمەتی بدێ بۆ ئەم چادرانەی ئێستا فەلاح بۆ یارمەتیدان بۆ بیرەکان بۆ هەموو شتێکان دەبێ فەلاح یارمەتی بدرێ ناکرێت کاکە تۆ فەلاح پشتگوێ بخەی بەڕاستی حکوومەت زۆر کەم تەرخەمە بەرامبەر بە فەلاح. وەڵا ڕەوشی فەلاح و کشتتوکاڵەوەی هیچ باش نییە حکوومەت هیچ یارمەتی نادا ئەگەر ئێستا تۆ حساب بکەی ئەگەر بێت و ئەگە هەر نەفتمان نەبی دەتوانین بەس لە قەزای بەردەڕەشی و دەوروبەری ئاکری و قەزای بەردەڕەشی دەتوانین تقریبان کوردستان هەمووی بە خوددان بکەین ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانانی هاوکاری فەلاح بکە وەکو چیمیا وەکو دەرمان وەکو ئەو لالۆنەکانی کە تەماتە و خار و شتووا لێ دەچێنن بەڵام بەڕاستی دەستخۆشی لە وەزیری کشتتوکاڵ دەکەم بەڕاستی وەزیری کشتتوکاڵ یعنی وەزیرێکی نمونەیە هەر یەک میسالی بەسیتان لە بژەرمەوە مەسەرەن لە سنووری با بڵێن ئێمە هەمووی سنوورەکان یەک سنوورە بەڵام سنووری زەرد کاتی خۆی وەزیری کشتتوکاڵ کە گوتی مریشک دەبێت لە 2 کیلۆ 2 کیلۆنی کەمتر نەبێتن لەبەرەوەی خراپە لە بۆ ما ئەو لە بۆ مەی بوو بەڵام بەداخەوە پێم ناخۆش دەڵێم کە سنووری زەرد ئیشەکەی کردە 3 کیلۆ 4 کیلۆ بەڵام لە سلێمانی ئیشەکان جێبەجێ کرد 2 کیلۆ 2 کیلۆ نیو کرا یعنی تۆ حسێ بکە کە وەزیری کشتتوکاڵ لە سنووری زەرد هیچ سەڵاحەت هیچ تەشی وای نییە چکە هەر ئەوە یەک لەوان ئەو میسالی کە مریشک یعنی 3 کیلۆ کردیانە 3-4 کیلۆ لە سلێمانی جێبەجێ کرا کردیانە 2 کیلۆ 2 کیلۆ ڕبع من بۆ کوڕئی من کە ئێمە منطقەکەیمە منطقەی کشتتوکاڵی و زراعی ئەوی دیە من وەکو ڕئی من دەڵێم لە کوردستان سەرچاوی یەکەمە سەرچاوی دووەم نیە ینی بەڕئی من ئەگەر فەلاح ینی هاوکاری فەلاح بکرێتن کە فەلاح چیمیانی ئەو پێداویستی کە فەلاح هەیەی ئەو پێداویستی جێبەجێ بکە من دەڵێم 100% لە سنووری خۆمان دەزانم چکە سنووری خۆمان زۆر ئەوی یعنی ئەوەی یەکەمە دووەم نییە کشتتوکاڵ یەکەمە دووەم نییە بە حەقەت. بۆ گەیاندنی دەنگی جۆتیارن و گەلی و گازدەکانیان بە پێویستمان زانی سەردانی بەڕێوەبەرایەتی کەرتی کشتتوکاڵ لە قەزای بەردەڕەش دەکەین لەم بڕێوەبەرایەتیە دەپرسین ئایا تا ئێستا چیان بۆ کشتتوکاڵ کردووە بۆ جۆتیارەکانەوە دابین کردووە لەگەڵمان بن طبعاً بە پێی توانایەک بەڕێوەبەری کشتتوکاڵی بەردەڕەش کە هاوکاری جوتیارانی قەزای بەردەڕەشمان کردووە لەبەر ئەوەی جوتیارێکی زۆرمانە نزیکەی 6 تا 7,000 جوتیارمان هەیە لە سنووری قەزای بەردەڕەش و بەرهەمی هەمەڕەنگش دێتە چاندن کە بەرهەمی سەرەکی گەنمە و برنجە و پەتاتەیە و هەروەها تەماتە و شفتی و خیار و هەموو جۆرەکانی زەرزەوە تێتە چاندن بۆیە دەتوانین بڵێن ئەو هاوکاریانەی زیاتر مەتەلەن و لە کەرتی ئاژەڵیش تەمان کە نزیکەی 700 تن جۆماندا بەش کردیە بەسەر جوتیارانی ئاژەڵداری کە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 50% هاوکاری دەکرێت هەروەها پاڵپشتی دەرمانی بۆ گەنم طبعاً هەروەها دەرمانی قڕکەرمان دابەش کردووە بەسەر جوتیارانی کە بەرهەمی گەنم دەچێنن هەروەها دابینکردنی هەندێک ئامیری کشتتوکاڵی وەکو ئامیری ڕەشاندن و ئامیری ئاودان دابەشمان کردێ بەسەر جوتیاران هەروە هەندێک قڕکەری دیمان دابەش کردووە. بڵێ ئێستا جوتیار دەڵێت لە ڕووی دابینکردنی پێینی کیمیایی و گاز بۆ ئامێرەکانمان حکوومەت هیچ پاڵپشتیمان ناکە ئایا ئەمە چەند ڕاستە؟ بەڵێ کاو قەیرانی دارایی کە بەسەری حکوومەتی هەرێمی کوردستان هاتیە و هەروەها وەزارەتی کشتتوکاڵ بە پێی توانای خۆیان هاوکاریمان کردووە بەڵام پەینی کیمیایی لەبەر ئەوەی پارێکی زۆری پێویستە
بۆیە دەڵێن ماوەی ساڵێک دو ساڵە پێینی کیمیامان دەبەش نەکردووە بەڵام دەستوەستان نەبووینە لەسەر هاوکاریکردنی جوتیاران خۆمان بە پێدانی ڕێنمایی کوشتکاڵی بەردەوام هەروەها چارەسەرکردنی کێشەی جوتیار هەروەها دابشکردنی کەلوپەلی کوشتکالی بەسەر جوتیاران هەروەها لە ماوەی 2015 بۆ 16 500 تا 600 تن بنەتۆی پەتاتەمان دابش کردووە بەسەر جوتیاران بە پاڵپشتی 25% لە نرخی کڕینی پەتاتان. بەڵێ ئەمە پرسیاری جوتیارە کە دەڵێت هیچ بەرپرسانی کەرتی کۆشتتوکاڵ سەردانی زەویزارەکانمان ناکەن لە ئێمە ناپرسن پێویستمان بە چ شتێکە ئایا ئێوە سەردانی زەویزارەکانی جوتیارەکان دەکەن؟ بەڵێ بەتاکید ئێمە بنکەی شیرەتکاری بنگای شیرەتکاریمان هەیە لە ئیسماوە بەردەوام سەردانی جوتیار دەکەن هەرخۆمانش بەردەوام سەردانمان دەکەن یان وان سەردانی کوشتتوکالی بەردەڕەش دەکەن لە ڕۆی مەتەلەن پرسێک بێت لە ڕۆی نەخۆشیەک بکەوتە ناو کێلگەکانی جوتیاران سەردانمان دەکەن ئەمە سەردانیان دەکەین زیارات حەقلی لۆیان چێ دەکەین دەوراتمان لۆیان کردیتەوە بۆ زیاتر کەرتی کوشتتوکالی پێش بکەوێت ئەگەر بەراورد بکەین لە گەل چەند ساڵی پێشتر بەرهەمان زۆر زیادی کردووە و لەو چەند ساڵی کە ئێوە هەماهنگجیتان باش هەیە لەگەڵ جوتیاران؟ هەمانگی زانی دەبەرەوەی جوتیارێکی زۆرمان هەیە 6,000 7,000 جوتیارمان هەیە هەموو احتیمالە نەتوانین چاپێکەوتن بەڵام دەچنە گوندی و سەردانی کێلگەیان دەکەین و هەر کێشەیەکان بێت بە زووترین کات چارەسەری دەکەین. حکوومەت تا ئێستا پشتی بە کەرتی کوشتتوکاڵ بستووە؟ چەند گرنگی بە کەرتی کوشتتوکاڵ نایەوە لە ئێستا؟ بەڵێ دەتوانین بڵێن زۆر گرنگی پێدراوە هەر لەلایەن حکوومەت و هەر لەلایەن جوتیارەوەش کە جوتیار سەرچاوەیەکی دی نەبوو گەڕایەوە ئەمە زۆر جوتیارمان هەیە زیاتر کە پیتەدانی بە کەرتی کوشتتوکالی دایتەوە و هاتووە زەوی خۆی چاندووە و هەروەها حکوومەتش زۆر پشتیوانی جوتیارانی خۆی کردووە بۆ نمونە مەتەلەن لە کاتی پێگاندنی بەرهەمی خۆماڵی کوشتتوکالی بەرهەمی کوشتتوکالی خۆمان وەکو جوتیار باش دانراوە سەر ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێت بۆ ئەوەی ببتە هاوکاریەک بۆ جوتیار و نرخی بەرهەمی جوتیارش بەرز بێت. جوتیار لە ئێستادا پارەی 3 ساڵ گەنیمیەکەی خۆی وەڵ نەگرتووە پارەی بەرهەمەکەی خۆ وەڵ نەگرتووە کەی ئەو پارەی پێدەدەن و کەی دابەشی دەکەن؟ وەڵی وابزانم بەپێی ئەو کۆبوونەوانە و ئەو اتصالات لە ناوبینی پارێزگاکان و مدیر عام و وەزارەت و ئیشاڵە لە ماوەیەکی نزیکدا نیوەی مستحقاتی جوتیارانی 2014 دەدرێتە جوتیاران ئیشاڵە. بەڵێ ئێوە چ بە جوتیارەکان دەڵێن بۆ دڵدان ناویەکانیان چیان پێ دەڵێن تاکو بەردەوام لە سەکارەکەی خۆیان زۆربەیان دەڵێن ئێمە گەروا بڕوا دەست بەرداری پیشەکەی خۆمان دەبین ئای ئێوە لەگەڵ ئێوەدا؟ وڵای ئەمە دائیمەن جوتیاری خۆمان هانداین ینی بچێک سەبر و تەحمل بکەن لەبەرەوەی قەیرانی داراییە و هەموو دەوڵەتێک بە قەیرانی دارایی تێپەر دەبێت لە کاتی تێپەڕوین بەو جۆرە قەیرانانە دەبێت سەبر و ئارامی بکێشن و هەندی لە توانیان هەبێت هاوکار بن بۆ ئەوەی بەردەوامی بدەینە کەرتی کوشتتوکالی و ڕوبەری کانی زەویزاری کوشتتوکاڵی بەردەڕەش چەندە؟ بەڵێ نزیکەی ئێمە قەزای بەردەڕەش لە 3 ناحیە و سنتەری قەزا نزیکەی 300,000 دۆنەم زەوی کوشتتوکالی بە کەلکمان هەوە هەمووش بەکاردێنرێت؟ بەڵێ هەمووی بەکاردێنێت بۆ بەرهەمی جۆرا و جۆر گەنم و تا ڕادەیەک جۆ برنج بەرهەمانەکانی تر مەتەلەن پەتاتە شفتی خەیار تەماتە و زەرزەوەت هەمووی دێتە چاندن لە قەزای بەردەڕەش. لە کۆتاییدا پەیامت چییە؟ پەیامم بۆ ئەو جوتیارە بەڕێزانەیە کە بەردەوام بن لەسەر کاری خۆیان و ئیشەڵڵا هەمی توانامان پشتگیریان دەکەین چ لە ڕووی دابشکردنی کەرەستەی کوشتتوکالی و پێداویستی کوشتتوکالی چ لە پێدانی ڕێنمایی دروست بۆ ئەوەی کەرتی کوشتتوکالی سەر بکەوێت و ببتە جێگرەوەیەک بۆ بەرهەمەکانی تر و دەوڵەت پێش بکەوێت.
هیواداری نەم بەرنمەیە دەتوانیمان سوودێکی باشی بە جۆتیارەکان بگەین و ببینە سەکۆی گەیاندنی دەنجی جۆتیاران بەلایانی پەیوەندیدار تا بەرنمەیەکی تر و دەربڕینێکی تر ڕێز و خۆشەویستی محەممەد جەلیل قبولکەن بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ